ڕێز خۆشەویستی برادران، من دۆسێکەیە پێم خۆشیان بابەتەکەیە گفتوگۆی لەسەر بکەین سەرنج بدەین. من بۆ خۆم ئەو شێوە نمایشەی نێچیر و قوبات دەیکەم زۆرم پێ خراپترە، خەتەرترە لەو شێو مامەڵەی مەسرور و پاڤێل دەیکەن. چۆن تۆ هەم ڕکابەرەکەت ڕاشکاوانە خۆی دەربخە زۆر خۆشتر لەوەی دەبل مۆڕال بی، مەسەرەن بێپرەنسیب بێ. مەسرور و پاڤێل و لە سنفی سەدامن، ئەوانە دیکتاتۆرن بەڕاستی، لە دوو ڕەدیارن و زۆر بێعەقلی دەکەن. ئەو بێعەقلیانە لە قازانجی ئێمەدایە، بەڵام کەسێکی وەکو نێچیر دێ، کەسێکی وەکو قوبات دێ، خۆی وا نمایش دەکا کە فریشتەیە، کە کەسەکە یعنی جیاوازن لەلعلم. شێوازی وان زۆر خەتەرترە لە شێوازی مەسرور و پاڤێل، و هەتا بۆ ئەوەش خۆشترە ئینسان دژە ڕکابەرەکەی ببینی چۆنە ڕاستاوخۆ، نەوەک خۆیان پێ ئۆپۆزیسیۆن بی و یان خۆیان پێ معارزی کەچی هەمان دەور ببینن بە شیژنی بە شەکراوی خەڵک بخنچێنن. ئەوەی قوبات و مەسرور نێچیر دەکەن چۆنە وەکو ڕێک وەکو ئەو کادیرش پارتی یەکێتی زۆر مامەڵەی خۆشترە. ئەنی ئێستا مامەڵە لەگە هێ من هەورامیم ئومێد خۆشناو ئیلای لە ئاخیری زۆر خۆشترە لەو کادیرە دەستی دوانەی پارتی یەکێتی یان ئەو خەڵکانەی لە نمونەی فاروق ڕەفیق باوەڕ بکەین خۆی باو کەسەی سەر بە خۆدادنێ کەچی هەمان جۆگەڵەیە پیستریشە قسەی بری قەداریش دەکە خەڵکێک جێ لێ ڕایگری. تۆ ئومێد خۆشناو خۆشترە جێ لێ ڕابگری ململانی لەگوی لە فاروق ڕەفیقێک بەرم ناسا نوێترین مۆدیری جۆری کۆیلەیە. من بوێ باس دەکەم لە برەوەی یعنی فێڵ دەکاتن و بەو هەموو قسە بری قەدارەی بوویتە کۆیلەیەکی نوێ، یان هەتا ئەوانەی هاوڕێیان بزانن کێشیان لە ئەوڕۆپا لە بۆ ئێمەمانان دروست دەکرد لە گەرمەی ململانێ لە کەیزی زیندانیانی بادینان ئێمە کار و چالاکیمان دەکرد. ئەوانە سەر ئێشیان لە بۆمە دروست دەکرد بە ئەنواع ئەشکاڵ، هەتا بەو شەڕەدە و ململانیانەی دەکرا. هەموو ئەوانە زۆر خەتەرتر بوون لەو ململانیانەی پارتیش خەڵکی جێ لێ ڕادەگرتن خەڵکەکە بوون. قوبات و نێچیریش هەمان شتن، دوو کەسی دوو ڕوود هیچ خاوەنی بێپرەنسیبن، دەکردرێن دەمدەمین، هیچ مەبدەئەچیان نییە و دۆستی کەسیش نیە. سە مەسرور و پاڤێل دۆستی هەریەکێک بن دۆستینە، دژی هەریەکەش بن دژ، یعنی لەو گۆڕی دیارە ئەوان ئەوە لۆگۆیان دەموچاویان فەیک نییە، نێ ئەسلی خوانە. بەڵام قوبات و نێچیر فەیکن، نازانی چنە نازانی چنە. من یەک دوو نمونەی پاڤێل و برم ببورن قوبات و نێچیرتان دەدەن. ئەو قوباتە کە بیتر چەند خۆی وابشان دەدا مۆدێژنە و ئازادی خوازە و ئەوە یەکسانی خوازە بڕوا بکە. ئەوە قسە لە دەوی ئەژی ئەمین هاتە دەرێ لە گەیشتە دەست دەوی من. ئەو ئەژی ئەمینە وتبی تەلەفۆنم لە قوباتی گرێت مرادکانی کوردەیم بە برینداری لەکردە، گوتبی بە برینداریم ناوێت بە مەیت خۆ دەبی لەو ببینی. تۆ تەسەوڕکە دیل بە دیلایەتی خۆی کە دەستی بەرز کرد، ئەگە 100 کەسی کوشتبی پەڕۆکەسپەکەی بەرز کرد تەواو. کەچ قوبات بە دیلی ناوێ بە برینداریش ئەی هاوار، یعنی ئەوە لە چێ بووە لەگەر ئەو دروشم و ئەوانە. نێچیر وەرە بیبینن چۆن بە قەفزە ئەوە ناسەستنە خانەی سیاسی بە تووچی ڕۆژێک دەمی داهور بکەی هەتا ئیشت پێ دەبی. دوای ئەوە لە 8 تەمووز نێچیر کوشتی ها بۆ زانیارە نێچیر لاهوری کوشت. ئەگەر ئەو واژووی نەکرد بە لە سەرۆشی زانیاری و سەرۆشی دژۆکی ئەوە دەرەقەتی نەداهات پاڤێل، بەس قانونیان بەرپرسەکانی وەگرتەوە. دوای ئەوە دەمی پاڤێلی کرد سیاستەکەیان وا بوو کە ئەوە دەمی نێچیر بکە پاڤێل، ئەوش دەمی نێچیر بکە لە بەرامبەر مەسعود. دوای ئەوە ئێستا ماوەیە کە ئەردۆغان مۆڕەی دەکا لە پاڤێل، نێچیر و ئیش دەکات لە زدی و سەیری بکەن هەمووی تجاهەکانی خۆی بەگڕێ خستی لە هەموو بوارەکانەوە. دەمی ئێستاکە قوبات دەکات. لۆ هەم قوبات وەکو خۆیان بێپرەنسیبە، هەمیش قوبات
برادریکی پێکەوەنا و لێشم نامرتاحن بە تابە دوای سەردانی ئەردۆغان نێچیر بە جددی ئیش لە بۆ لابردنی پاڤل دەکات. تۆ لێرەداد حتا لادە هەم بارزانیش من لە نزیک و ئاگام لێ نێچیر بەشک بوو لە پاڵپێوەنانی لۆ دەرێ و هاریکاری نەکردنی هەر ئەوەندە دەرێم زیاتر ناڵێن کابراایەک بوو وعدی زۆر دەدا بەڵام هیچ پەیمانەشی جێبەجێ ناکە بڕوا بکەن کابراایەکە لە بەرامبەر ڕەوانی برای خۆی لۆ کورسی و لۆ پارە دەفرۆش ڕەوانی برای خۆی بە هیچ قیەم و مۆڕاڵش نییە ئەوە زۆر ناخۆشتر و ئیزعاسترە لە مەسروری کە سڕ دەزانی مەسرور ئەو بێعەقڵی نەکرد باە لە بەرامبەر زیندانیانی وادینان وەکو ئەو بوو بڕوا بکەن وەزعی هەرێم بەو شێوە نەدەبوو یعنی لە بۆ ئێمەی خەڵکی ئۆپۆزیسیۆن لە بۆ خەڵکی ئۆپۆزیسیۆن نێچیر دێ خۆی نمایش دەکا وەکو تووە بەڵام لە ژوورەوە ئەو کابرایە نەک خۆپەرستە لە هەمووان خراپترە بەس ئەو بە زمانش کە بێ ژەهرت دەداتێ بە ناوی شەکر بە ناوی هەنجوین قوبات هەروەوە خۆی نمایش دەکە زۆر ئەو ڕوپیانەیە زۆر باوەڕی پێوێ بەڵام بڕوا بکەن حتا دڵی پاڤل باشترە لە دڵی قوبات زۆر دڕەشە کاتێکی خۆشاوڕێیان هەر ئەوەندە دەمێ بڵێم شەڕی دیکتاتۆرەکان زۆر خۆشترە لە دەبڵ موڕاد